بله ناویم خبرش روجاوی کردستانی هاتمه. اجده هزار شازاد البيد الألمانيا إيش دكين خبر دكين جانا مجل ألمانيا وك جانك مكان بيجن خوشي ونخوش جي نخوش بونايق زمان بيشكي زحمة جبو كردايت تباهي. من كاروانم لولاتي ألمانيا أجيم لنزيك شاري كولن تقريبا لصالي 2007 لولاتي ألمانيا جانشين بوم وبيشم دلاشي ولسليماني شهر إيشم دلاشي بوا تقريبا حدودي 23 صالة بيشم دلاشية ويستجل ألمانيا بردوام جوازي إيرو سليماني زوري فرق سليماني طبعا همو گەنجە قۆزەکانی سلێمانی ماشڵڵا ئەبێت پێفێکردن بەس لێرە خەڵک بەهۆی ئیش و کارەوە ناتوانێت هەمووی کورتێک هاتەوە زۆر گوێ بە مۆدێل و شتیان تایەتی تاک مۆدێلەکە بەڵام نەک زۆر وەکو سلێمانی ئەمەش ئیشی ئەمەی سوکتر کردو لێرە. و سیستما جلباوان البام نين براستي مخابن مرو كاروسا بيجي جمع او سيستم نين اجده هزار شازادن بيد ايش دكن كاري حلاقتي او بيجن دكن وجيانا وك بيجي روجانا در باست به مشتريه مزبونه ما هم كردن عربن تركن فر المانتن او صار روج الشيخ عندكن ئێمە پێنج کەسین لێرە ئیشەکەین ئەومان خەڵکی کوردستانی سووریایە دانێکترمان یەکەم کورسی کوردستانی تورکیا ئەم برادەری پشتی من لە کۆزۆفۆ من خەڵکی سلێمانیم لەناو هەمویانە بەس من ئیشی ئافرەت و پیاوەکەم. یەک شتەیە کە لێرە زۆر میمە بێڵم ئەوەیە کە تۆ چەند ساڵ خەریکی ئیش بی لە کوردستان چەندە پێفێکردی زۆر شارەزابی لە بوارەکەی خۆدا لە ئەڵمانیا ناخوا بۆیە داوا ئەەکەم منەوەی کە لە کوردستانە بخوێنێت ئیلا کاغەزێکە خوا شەهادەکەی تۆ ئەخوات یعنی هەزار ئیشی من چەندەها پراکتیکۆم کردووە لە کۆڵن لە بوو مزباغ لە لۆردنشای لە زۆربەی شارەکە هەموویڵێت تۆ زۆر باشی بەڵام داوێت کاغەزێکم لێک کاغەز نەبێ نابێت خوازیارم کە ڕۆژێک لە کوردستانیش پیشەی دەلاشی بێت وەکو ئەڵمانیا بێت بۆی کە مافی نەخورێ ئەو کەسێکی وەکو من 23 ساڵە و پیشەمە هاتمەتە وڵاتی ئەڵمانیا حسابی سفری بۆ وەکرێ ناتوانم دوکانی خۆمم هەبێت قانونەکە لە ئەڵمانیا بەو شێوازێت. کارکردنم لەگەڵ خەڵکی بێگانەیە لەگەڵ کوردستانە فەرقەکەی ئەوە یعنی هەتاوەکو ئاشنابی بە یەکتر تەبیعەتی یەکتری شارەزابیت تۆزێک ئەیەوێت بەڵام خواڵ ناگری ئەمانە بە پێوی کە من لەوان گەورەترم هەمیان ڕێز و احترامی منەگرن زۆر باشن وەکو برایەک لێرە پێکەوەی شەکەی.